سنسان ڕادەکێشم بۆ دۆسەیە کە هاوکاران ئامادەیان کردووە با بەیەکەوە تەماشایکەین. لەگەڵەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشەیەوە دەکات لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربرین و دیموکراسیایە لەو ئاستەدا لە بەشێک لە وڵاتانی دراوسێش باشترە، بەڵام داتا و زانیاریەکان دەربارەی ئەو کەسانی لەسەر بیر و ڕای ئازاد ڕاپێکی زیندانەکان کراون ڕاستێکی ترمان پێ دەڵێن. لە کۆتایی 3 مانگی ساڵی ڕابردوو تا ئێستا دەسەڵاتی هەرێمی زەر بەدەیان چالاکوانی مەدەنی و ئازادی خوازی ڕاپێکی زیندانەکان کردووە بە تۆمەتەوەی بەشداریان کردووە لەو چالاکیانەی کە لە دژی دەوڵەتی تورک ئامادەکاریان بکراوە و ئەندامێکی پارتی سیاسی کوردین. گەلۆ ئەندامبوون لە پارتێکی سیاسی کوردی تاوانە. ئیدریس سەلیم یەکێکە لە پێشمەرگە دێرینەکان و کەمەندامی سەنگەرە بە بیانووی ئەوەی ئەندامی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانە لە 8 ئایاری ساڵی ڕابردووە لەلایەن ئاسایشی پارتیوە دەستگیر کراو دواتر ڕەوانەی زیندانەکان کراوە. ناوبرا و سەرڕای ئەوەی باری تەندروستی ناجێگیرە بەبێ دادگایکردن نزیکەی 7 مانگە لە زیندانی ئاسایشی گشتی هەولێر ڕاگیراوە. لە ماوەی ڕابردوودا چەندین خۆپیشاندان و ناڕەزایەتی بۆ ئازادکردنی ئیدریس سەلیم ئەنجام درراوە. تافگەری ئازادی ئەو دۆسیەی ئاراستەی دەستەی مافی مرۆڤی سەربەخۆی هەرێمی کوردستان کردووە و لە شاری هەولێریش بەشێک لە چالاکوانان بە مەبەستی فشار خستنە سەر ئاسایش و ئازادکردنی ئیدریس سەلیم لە ماوەی ڕابردوو لە بەردەم بارەگاینەتەوەی گرتوەکان گردبوونەوەیکیان ساز کرد. هاوکات گروپی هەفتەی شوبات لە وڵاتانی ئەوروپا وڵەکانی چرک کردوتەوە بۆ بە نێودەوڵەتیکردنی گیراوانی سیاسی و فشار خستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئاسایشی پارتی و داوا دەکەن هەرچی زۆر ناوبرا و ئازاد بکرێت. ئەوە لە کاتێکدایە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک لە 3 مانگی کۆتایی ساڵی 2019دا 28 کەس بە بیانووی جیاواز دەستگیر کراون و تا ئێستاش بەشێکی زۆریان بەبێ ئەوەی بدرێنە دادگا لە زیندانەکان ڕاگیراون. بە پێی زانیاری هاوڵاتیان زۆربەی و کەسانی زیندانی دەکرێن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بیری خۆیان دەخەنە ڕوو یان ڕەخنە لە دەسەڵات دەگرن. لەلایەکی کەشەوە ڕەشە لە چەندین کەسی دیکە دەکرێت و هێزەکانی ئاسایش هەندێ بەڵگەیان پێواژۆ دەکەن. هاوکات بە پێی زانیاری سەرچاوەکان بیانوەکان لەسەر زۆربەی و کەسانی دەستگیر کراون بنەمایەکی یاساییان نییە بۆیە ماوەیەکی درێژ ڕادەگیرێن و نادرێنە دادگا. هەروەها بە پێی سەرچاوە ڕۆژنامەوانەکانیش تەنیا لە 3 مانگی کۆتایی ساڵی 2019دا لە ناوچەی بادینان و سۆرانی سەر بە هەولێر و دهۆک 28 هاوڵاتی کە لە ناویاندا پێشمەرگە و ئەندامی پارتەکانیشان دەستگیر کراون و دەوترێت لە زیندانەکانی دهۆک و هەولێر ڕادەگیرێت. لەو بارەوە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بێ ئاگایی خۆی لەبارەی سەرجەم دەستگیرکراوانی سنووری پارێزگای هەولێر و دهۆک ڕادەگەیەنێت. ئەمن وەکو وتەبێژی داواکاری گشتی هیچ زانیارێکمان نییە کە خەڵکەکە بیتن ئێستا لەسەر کێسی سیاسی گیرابی و ئەگەر بەڵگە شتانەیە پێمان بدەندا ئەمە بتوانین بە دوواداچوونی دەخۆین. بەڵێ ئەوەی دەبینن کە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت بەدەیان گراوی سیاسی هەن داواکاری گشتیش لە ئەو گیراوانە بێ ئاگایە دەڵێ ئاگامان لێ نییە کە کەسانێکم شێوەیە لەسەر سیاست یان لەسەر بیرڕای ئازاد گیرابن. یەک لەو کەسایەتیانە ئیدریس سەلیمە زیاتر لە 6 مانگە بۆ 7 مانگ دەچێت لە شاری هەولێر دەستگیر کراوە ئاسایش هەولێر گرتوێتی. تەنها تۆمەتی ئیدریس سەلیم ئەوەیە کە ئەندامی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستانە. ئاسایش بە ماڵباتی ئیدریس سەلیمی گوتووە بە برای ئیدریس سەلیمی گوتووە براکەتان ئەندامی تەفگەری ئازادیە بۆیە دەستگیر کراوە. ینی ئەوە جاری یەکەمە لە کوردستاندا یاخود ئەمە شتێکی نوێیە کە کەسێک کەسایەتێک لەسەر ئەندامبوون لە پارتێکی نوێدا دەستگیر بکرێ. گەلۆ ئەندامبوون لە پارتێکی کوردی تاوانە. ئیدریس سەلیم لە بەرامبەر ئەوەی کە ئەندامی تەفگەری ئازادیە دەستگیر کراوە. تەفگەری ئازادی یەک لەو پارتانەیە کە لە باشووری کوردستان لەسەر خەتی نەتەوەی دموکراتیک و کۆمەلگایەکی دموکراتیک تێکۆشانی خۆی دەکات و ئەندامەکانیشی لەو چوارچێوەیە کار و خەبات دەکەن. ئیدریس سەلیمیش هەر بەو شێوەیە کار و خەباتێکم شێوەی بەڕێ کردووە بۆیە دەستگیر کراوە. ئێستا ئاسایش بۆ تۆمەتە دەڵێن دەستگیریان کردو تا ئێستا ڕێگەشیان نەداوە نەدادگایی بکرێت و دەهێڵن پارێزەریشی بۆ بگیرێت. بە گوێرەی زانیاریەکان ئیدریس سەلیم باری تەندروستی ناجێگیرە و یەکێک لەو کەسانەی کە پێشمەرگەی سەنگەرە ینی کۆمەڵێک لەو زانیاریانە پرساس دەکەنەوە ئەوەی کە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت لە بەرامبەر چالاکوانی مەدەنی تاوانە. بەڵێ وا بڕیارە لە سویدەوە سکایپان لەگەڵا بێت بەڕێز قادر نادر چالاکوانی مەدەنی ئەگەر حازر بێمانەوەی ڕای ئەوان ژوە بگرین. بەڵێ بەڕێز قادر نادر سڵاوت لێ بێت. سڵاوخان لێ بێت. بەڕێز کا قادر
ئەو گیراوە سیاسیانەی کە لە باشووری کوردستان هەن بە تایبەتی ئیدریس سەلیم ئێوە ئەو گرتن و ڕەشبەگیریەی لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت چۆن نرخێن ئەو باشووری کوردستان بەرەو چوو هەنگاو دەنێت؟ سپاسان دەکەم. دیارە مەسەلەی دەستگیرکردنی خەڵکی ئازادی خواست و ئەرهاب بەرامبەریان شتێکی نوێ نییە. لەوەتی هەر لە شاخەوە ئەو دەسەڵاتە ئەو حیزبە سیاسیانە عەقڵی هەمان عەقڵی بەعسیانە بووە، بەڵام ئەو کات بەداخۆ ئێمە نەمان ناسیون لە نۆتیە شۆکە هاتوونەتەوە. ئەمن بخۆم لە نۆتیە کۆلنا ئەو ڕەوشەدام ئەوانت بە بەردەوام زیندانەکان پڕ لە خەڵکی ئازادی خواست بووە، بەڵام ڕەنگی چەند ساڵ پێشووتر سوسیال میدیا نەبوو، خەڵک نەیدەتانی ڕەوەندی کوردی نەبوو دۆسیەکان وا گەورە بکە. بۆیە ئەوەی ئێستا دەکرێتن درێژەی 29 ساڵەی دەسەڵاتی باشوورە ئەو چەتانەیە کە نقطەیەک دەمێ لێرە بڵێم، ینی کێشەی ئەو دەسەڵاتە ئەوەیەکەوە و دادوەرە چێ بەنای ئەو دەکەیت شەرم لە خۆی ناکاتن کە دەڵێ زیندانی سیاسی نیە. لە ڕۆژی یەکەمی ڕاپەڕینەوە تاواکو ئێستاکە بە هەزاران کەس گیراون، بەڵام لەبەر ئەوەی دادگا قەشمەریخانەیە تۆمەتەکانیان بە ئەرەزی خۆیان دەگۆڕن. تۆمەتی مەزاوە سەردەش عوسمان تیرۆر دەکرێت دەرێ تیرۆریستە بنمونە، خەڵک دەگیرێ دەرێ لەسەر مادەی هۆشبەرە، خەڵک دەگیرێ دەرێ لەسەر ئەوەی قەتلی کردیە، لەسەر ئەوەی دەمانچەی سەیدەکرم 2 ساڵ زیندان بوو دەیانگوت وڵا دەمانچەی ئیجازەی دەمانچەی نیە، ئەنی گاڵتە پێکردن هەیە. ئەوەیش کاگدریسیش کە ئێمە لە هەمان زیاتر ئیشمان لەسەری کردووە لەبەر ئەوەی دۆسیەکەی 9 مانگا و کەسێکی وا تێکۆشەر، ینی پێویست ناکە بڵێم ئەگەر تێکۆشەریش نەبی بابە دامان ئینسانێک بۆ خۆی پێشمەرگەی دێرینە و برینداری سەنگەرە. بەڕێز ئیدریس، بەرز قادر نادر، ئێوە وەکو گروپی هەفتەی شوبات هەوڵدانتان هەبوو لە سوید ینی بۆ شاخصە هەرێمی کوردستان، ئەو هەوڵدانەی ئێوە چۆن بوون چیتان کرد؟ جگەلەوەی مەزەن هەندێک چالاکیمان لە سوید کرد لە بەردەم نێنەرایەتی حکوومەتی هەرێم و 2000 پەیوەندیمان بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بەڕێوەبەری ئاسایشی هەولێر و گشتی کرد کە لە هەردووچی ڕاست ناکەن، ینی بەڕاستی زۆر شەرمە دوو بەرپرسی باڵا دێت قسە لەگەڵ دەکا پەیمان دەدا کە بابێن پارێزەرەکانی بستنە سەر دۆسیەکەی و لە هەمووی ئابڕوو بەرچێر لە هیچ شوێن نەبوو. بۆ زانی کاک ڕێباز 9 مانگە کاک ئێستا بەرەو 9 مانگ دەڕوا کاک ئیدریس لە زینداندایە تا ئێستا نەدراوەتە دادگا. ئێمە 100% لەوە دڵنیان مانگ و نیوێک دەبێت ئێمەش لە ڕێگای پارێزەرەکەیەوە هەوڵ دەدەین بەس بزانین بۆچی گیرایە هیچ ئەوەیەک نییە. بۆیە ئێمە جگەلەوەی من بۆ خۆم لەگە وەزارەتی دەرەوەی سوید قسەم کردووە بە تەلەفۆن و بڕیارە نامەیەکی مفەسەڵ درێژیان بدەین لەسەر کۆیە و پرۆسانە، ینی 50 کەس زیاتر گەنجی بادینان لەو 5-6 مانگە گیراون، دەڤەری بارزان و سۆران و تا دەگاتە دهۆک و ئامێدی ئەوانە. 26 ناو لای ئێمە هەیە، 26 ناو بەس ئەوەی خەبەر بە ئێمە دەگات زۆر زیاترە. لەو هەفتەی 3-4 کەس لە پێچەتی پارتی یەکتریان کوشتیە، کوژراینە چەکداریان کە پێشووتر نەبوو دوای کوژرانی ئەو پێشمەرگەی پێچەتیە لە ناو زیندان. یعنی هەست پێ دەکرێت ڕەوشێکی زۆر خەتەر لەسەر ڕەوشی مافی مرۆڤ بێیاسایی. بەڵێ بەڕێز قادر نادر، لە باشووری کوردستان ینی بەگشتی بۆ قەزەی کورد لە دنیای ڕۆژئاوادا دەرگایە کراوەتەوە و ینی ئەگەر لە ئاستی حکوومەتیش نەبێت لە ئاستی کۆمەلگادا هاوسۆزیەک بۆ قەزەی کوردی هەیە. ئەم تاوانە یان ئەو شێوازە ڕەشبەگیریە سیاسیە کە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت چەندە زەرەر لە قەزەی کوردی دەدا لە دنیای ڕۆژئاوا و وڵاتانی ئەوروپادا؟ کاکە هەبوو ئەو هاوسۆزیە لەگە باشوور هەبوو، بەڵام لە ڕیفراندۆم دیتمان هەموو ئەوانەی داکۆچیان لە پارتی لە جوڵانەوەی ڕیفراندۆم کرد نەگەیشتن بە 10 کەس. بەڵام وەرە تۆ لە نهۆتیەک بزانە سەدان و هەزاران پەرلەمانتار چۆن ئەوەی لە ڕۆژئاواکرا هەمانش لۆ باشوور هەبوو. ئێستا باشوور هیچ دۆستێکی نییە جگە لەو کۆمەڵێک قاچاقچی کۆمەڵە کەسی پەرلەمانتار کە لە پارتیەکێتی نزیکن، یعنی لە هەموو ئەوروپا خۆ دیمان لە جوڵانەوەی ڕیفراندۆم ئەو دەسەڵاتە چەند دۆستی هەیە. خۆ ئەمە دیمانە لە ناو ڕێکخراوە جیهانیەکان 28 ساڵە یەکجار راپۆرتێک نییە مەتکوسەنای ئەو دەسەڵاتە بکە.
یعنی ئەمە ئاودەی ئاگادار بینێچێتی ئەوروپا لە پەرلەمانی سوید ئەمە لەو دوو شتەی ئاگادارم بەدەوام پرۆتستۆ دەکرێن ئەوانە هیچ دۆستی کوردیان نەهێشت وێنەیەکی زۆر قێزەوەن لە بواری مافی مرۆڤ لە بواری دەسەڵاتی ئیداری لە ژن کوشتن لە مەسلەی کوڕپشون گەندەڵی نمونەیەکی زۆر قێزەوەنی منتیقان هیچ فەرقیان نێ لەگە سعودیا و دەوڵەتانی خەلیج بۆیە نەمایە ئێمە بە ئەوە نەڵێن بەڵام یەکێک لەو سەبەبانەی کە نەیەمە ئەو هەموو پێشەی لە مەترسیدار و گاڵتەجاریە ئەخر کاگرێ باز بە قوربانی ئەوروپی هەزم ناکە سەرۆکی پەرلەمانی ئاساق بکرێ نەکتەنها بۆ باشووری کوردستان بەڵکی بۆ ڕۆژاوە زەردیان هەبێت چونکە وا بکەنەوە ڕەنگە ئیتر کورد هەمووی وا عینەشتە و عینەشت کە یەکتر قبول ناکەن و دموکراسی نینە وڵاتاندا و ئازادی نییە ڕەنگە ئێستا لە وڵاتانی ڕۆژاوە نتوانن جیاوازی بینی ئەوانەی کە ناڵە سیاسیەکان بەڵکە وەک وڵاتێکی ئاسایی نتوانن جیاوازی بینی ڕۆژاوە و باشووری کوردستان بکەن نەزان کە ئەوەی کە لە باشووری کوردستان دەگوزارێت وەک هاوشێوەی ڕۆژاوای کوردستانی ڕەنگە ئەمە زەرد لە قەزی ڕۆژاوای کوردستانیش بداوە وەک کێشەی کورد تەجروبەی ڕۆژئاوا تەجروبەیەکە ینی بە هەر کەم کورتێکی هەبێ لە لای ئەوروپیەکان زۆر خۆشەویستە باشترین نمونەش لە هێرشی تورکیا دیتوان بەس وەکو تەجروبەی باشوور 28 ساڵە یعنی ئەمە دیمان دەیانجار ئەو ڕۆژنامە بەناوبانگەکان لە پەرلەمانەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەموو ڕسوای ئەو دەسەڵاتە دەکەن هەموویان دەزانن و ئێمە لەگەڵ یا قسە دەکەین کە ناتوانین ئەم بەخۆشەوە شتێک بکەم لە نزیکەوە دەیان ناسن بای چەندن لەبەرەوەی ئەو موسەفارەت و قونسڵخانەیە یعنی بەڕاستی ئەو دەسەڵاتی ئەو باشوور کە بە من کۆمەڵێک چەتەی سیاسی تۆ بزانە لە هەموو شتێک فەشەلیان هینایەوە بەس لە دەوڵەمەند بوون لە دزی چ خبرێکیان هەیە یعنی لە ناپاچیکردن ئەزمونێکی زۆریان هەیە ئەتوانن بەڵامەکو گوتم یعنی لەگە عێراق یەک گوندیان پێوە نەگیرایەوە بەڵام لە 2023ەوە دەیان ملیارد دۆلاریان لەو عێراقە بردووە بەڵێ بەڕێز قادر نادر زۆر سپاس بۆی لەگەڵمان بووی کە وڵامی پرسیارەکان داینەوە کاتێکی خۆش بۆیەوە کاتێکی خۆش بۆ سپاس بەڵێ